دەستپێکی سێمین خولی فستیڤاڵی شانۆی گۆرانە لە هەڵەبجە. هونەرمەندان و شانۆکاران پێشوازی لەو کاستە شانۆیانە دەکەن کە دەقەکانیان ئامادە کردووە. کارکردن وەلانە و هونەری شانۆ بۆ خانمان قورس بووە، بەڵام خۆشبەختانە لە فستیڤاڵی کە ئەمڕۆ دەستپێکەکەیمان بینی دەبینین ڕێژەی خانمان زۆرە. هیواخوازم ئەم ڕێژەیە ساڵ بە ساڵ زیاتر بێت. شازدە قوتابخانەی کوڕان و کچان لە هەڵەبجە بەشداریان کردووە لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە و ئامادەی شەیدانی کیمیابارانی هەڵەبجە ڕۆژانە لە چەند کاتێکی جیادا بەرهەمەکانی خۆیان نمایش دەکەن. شانۆکەی مەباسی کچێک ئەکات کە وێنە بکێشێت سەما بکات بەڵام ماڵەوە ڕێگرنگەی شانۆکەی باسێکە لەوە کەیتر پەیامێک بگەێنین بە خێزانەکان کە ڕێگری لە کچەکانیان نەکەن لە دەرخستنی توانەکانیان. لێژنەیەکی هەڵسەنگاندن کە لە ژمارەیەک دەرهێنەر و هونەرمەند پێگاتووە بینەری سەرجەم دەقەشانۆیەکان دەبن و باشترینیان لە کۆتاییدا دیاری دەکەن. حەزمان کرد لایانی پەروەردەیی زیاتر بێت لایەنەکانی دیکەوە منوکو خۆم لە بواری ئاکسە یاخود ئەکتەریە ینی خولیایەکی زۆر گەورەم هەیە، یعنی منم ئەوکو خۆم بڵێم یانی ئەوم زانەوە کە بووم باشترین ئەکتەری ئاسیا نەک عێراق. من حەز خولیایەکم هەیە بۆی نواندن بکەم و ئەمە زۆر گرنگە بۆ ئێمەی قوتابی بۆمی ئەکتەر کە یعنی توانە بەرەکانی خۆمان پیشان بدەین. بەشداربوانی دەقە شانۆیەکان چاویان لەوەیە لە داهاتوودا پەرە بەو خولیایەیان بدەن کە بۆ شانۆ هەیەە. لە خوێندنگاکەی خۆمان ئێمە مامۆستای هونەرمان نییە، بۆیە ئێمە ناچار خۆمان قوتابخانەکەی خۆمان چەند خوێندکاری بەیەکەوە نووسینێکمان نووسی و دەقێکمان نووسی و کردمان مەشانۆیە کە لێرە پێشکەشی بکەین. ساڵانە لە ڕێگەی ئەم فستیڤاڵەوە چەندین هونەرمەند لە بواری شانۆ دەردەکەون، دەبنە جێگەی سەرنجی دەرهێنەران و دواتریش پەرە بە بوارەکانی خۆیان دەدەن. لە کۆتایی فستیڤاڵیش باشترین دەق و باشترین ئەکتەری کوڕ و کچ دیاری دەکرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.